مەلەی لە ناو دەنگت ئەوانە کە هەک مەسەنگە ساریان گرن دوورە و بخە لە دامە و نەرەی لێ کە ئاسمانەی لە دروکانی فرۆشن. ئێ وەختە و گشت وەختێکدان خوۆش تەماشاوانەی لە هەنین و عەزیز. هاتی منەوە خدمەتەدان و پێشکەشکردنە بەشەی لەتر لە فێرکاری زوانە کوردی. فرە سپاس کە تا ئیسەوە گەردمان بوونە و ئەمڕوو خوازی من لەسەرە بەشتر لە گرامر یا ڕێزوانە کوردی قسە بکەیمەن. ئەوەیشە بەشە کار یا فێڵە. بێگومان فێڵ یا کار بەشە هەرە گرنگێک لە هەر زوانە و لە ناو هەر ڕستەیە کە تێدە زوانە ئیمە هەوەجە و کار دیری من. لە زوانەی لە دنیا زمانەی لە جیاوازێک هەست. لە بڕێک لە زوانەکان زمانەکان فرە و لە بڕێک زوانەی زمانەی لە کەمترێک هەست. و یا خوەزاییە تەبیعیە لە هەر زوانێک. و ئەمە مدوویە ئەگەر زوانێک زمانەی لە کەمترێک دێرێت مدوویە نییە کە لە زوانەتر لاوازتر بووت زەیفتر بوون. ئەڕا نمونە زوانێک لەوەی ئاڵمانی لە زمانە ویاردەیەک فرە زمانەی لە کەمترێک دێرێدەن یا تەنانە لە ناو بانانیش وەلی خو زوانە فکر و فەلسەفە است. پس هیچ زوانی لە زوانەتر سەر نییە تەنانەت ئەوانە کە زمانەی لە کەمترێکیش بێئاشتوون. وێ بوونەوە ئیمە ئەمڕوو توێی من زمانەی لە ناو زوانە کوردیە خوارێن باس و تاوتیۆ بکەیمەن. هەر وێ بوونەوە وەرجە یەکە بچیمە سەر فێڵەکان مە وەرجە بەرنامەگەی شیە شێرێ ڕادان خوێنیم کوڵە شێرێک لە شاعرە نەوخوازە کرماشانی هانا شەفیعی بوو کە میدوارم ژیانەدان هەمیشە پڕ لە ئەدەبیات پڕ لە هەنەر بود و ژیان وە بێ هەنەر خۆش نییە. و ئیسەیش بچیمە سەر فێڵ سەرفە فێڵ یا لە ناو کوردی وشنە پێ چەمانن. هاوتێ سەرفکردن کە ڕاگەشتمان وشەی ئاشنەیەگە و لە وشەی سەرف عەرەبی و مەستەرە فارسی دەرس بووە یا کوردیەگەی بشیم. ئەمە هاوتای لە کوردی بودە چەمانن، تاوانن، تاواندن، چەماندن یانە هاوتای لێگەن ڕا سەرفکردن. وێ بوونەوە ئیمە هەر لە خودە وشەی چەمانن کە ڕامان ئاشنایی فرەتری دەرێت ئیستفادە کردی منە. وەرجە یەکە دەست و سەرفکردن یا چەمانن خودە فێڵەکان بکەیمەن هەوەجە هەست کە پێناسەیەک لە خودە فێڵ بکەیمەن یا کار چەست و یەکە ڕستەی کۆڵێک یا نمونەی لێکباری من و دوێ ئەوە بچیمە ناو چەمانن یا سەرفکردن لە ناو زوانە کوردی خۆمان کوردی خوارێن. کار یا فێڵ ئەنجامگرتنە کارێک یا ڕوودا و حاڵەتێک نیشان دێن. لە کوردی کار و گەردە گرەی لە شەخصی یا شناسەی لە کار چەمننەوە. زمانەی لە کار لە دوو چاوگە ئیسە و ویاردە یانێ ئێرەنگە و ئیسە و گزەیشتە و ناسەی لە کار و زیادەی لە تەلەکا دروست بوون. کار تەمامکەرە هەر ڕستێگە کە لە زوانە کوردی و پاوگورەیە جیناوەی یا زەمیرەی چەمێن. نمونە ماڵەگە ڕمیە یا نەڕمیە لەوەرە هەر ڕستێگە و نەفیەکەی نووسیایە مە فەقەت بەشە ئەرینیەکەی خوێنم. ماشینەکەی کاوە ماشینەکەی هاورد ئەوان کوشیان هەوا گەرمە بوو ئیوێ تاوانبار زندانی کردین هایدە ماڵ من ماشینێک دێرم تۆ ماڵێک داشتین. خۆ لەناو ئێ بەشەی لە ئیمە دیمەن کە ڕەمیا هاورد کوشیان بوو یا ئەو بوو کریین هایدە دێرم داشتی و نەفیەکانیانیش کە لە ناوە دەگە لە کەوانە نووسیاگە یانە فێڵ یا کار لە ناو هەر ڕستە بوون. ڕستەی لە فرە کۆڵێک کە ئەگەر فرێ کۆڵ بوون یا دریژش بوون تا هەوەژەوە کار دیرید.
لناو ڕستەی لە کۆڵانەکەم تەهوەجەوە یەکی لە کار دیرید یا یەکی لە فێڵ لەناو ڕستەی لە دریژ ئێتماڵان دوای کۆما و نیشانەی لە ترە زوانی تدونید نیاز و یەک لە دگە لە فرەجار دونیوە چەندین کار دیریدن پس ڕا یەک ئیمە بخوازی من ئەو خواستەی لە دڵمانە یا قسەی لەمانە باری مەزوانی یا بنووسی من هەوەجەوە کار دیری من و کار لە ناو زوان نەخشە هەرە گرنگی دیرێت وێ بوونەوە ئەمڕوو بەشەیلێک لە کار ڕادان شیەوکەی من یەکەم جار ئیمە لە ویاردەی سادە یا گوزەشتەی سادە دەست پێ پێکەی من گوزەشتەی سادە تاریف فرە سادەیەکی شەوخۆی گرێدن یانێ بنە فێڵی یا چاوگە کارە ویاردە دێرێت لە کرد درست بود بێزافێ جیناوە لە کیای مەتە والآخر و توانیم لەناو ئێ کارە لەناو ئێ چەمیانە لەناو ئێ سەرفە چ زەمیر یا جینا و باری من لەوێ من تۆ ئەو ئیمە ئیوە ئەوان توانیمیش ناری من یعنی چ ببیشە من کردم یا کردم هەر یێمانە دەرێت ئەما من لەناوە یەکمین سەرفکردنە لە جیناوەی هاوردەمە کە فرەتر ڕامان دیاریۆ بودن لە بەش ئەرینی و مانای پۆزیتیڤی یا مثبت و بەشە لە ڕوێ نووسایە نەرینی یا نگاتیڤ یا نەفی یعنی بەش ئەرینی و نەرینی دیری من لە بەش ئەرینی کە خۆیت سەرفکەی من لە بەش نەرینیش نا تێدنا وەرجە فێڵ نافیەکە لەناو ویاردە سادە ڕانەمونە ئێمە بەش ئەرینی وشی من کردم تۆ کردیت و لێرە هەم دی و تێ نووسای منە ئیمە لە فرە لە ئاخێوەرەی لوشن تۆ کردی بدون یەکە دێ یا تێ نیشانەی لە کیای بگرێدن و کار شد و بڕێ جیش تاکید کە نەبانوشن تۆ کردیت لە بڕێ ناوچەی وە تێوشنێ تۆ کردیت بەس هەر کاملێ شکلەی لەکە سلش دامە توانێن درست بوون توانی انتخاب بکەین توانینیش نه سێم شخص بوده ئەو کرد یا ئەو کرد ئیمە کردی من ئیوە کردین ئەوان کردن لە بەشە نەرینیش هەرە وەسە تەنیا نە تێدا ئەوەڵە فێڵ من نەکردم تۆ نەکردیت ئەو نەکرد ئیمە نەکردیم ئیمە نەکردی من ئیوە نەکردین ئەوان نەکردن و لە یەک من تەنیا توانم بە شێوەیەک گوزەرێک و یەکەوە بخوانی منان ڕادان بخوانمان و دەرفەتیش بود حتما نمونەی لە فرەتەرێک ڕادان نووسی من لەناو تەکست یا تەمرین ئیسێ تەمام کە لە فارسیش نەپێ حاڵە کامل ئەرینی و نەرینی هەردوو بەشەکەی نووسیایە لەناو ئیسێ تەمام دەقیقاً هەلەوەی ویاردەی سادە است لەوەی تەنیا ئە تێدا ئاخرێ ئا و پێلەکێدا ئاخرە لەوەی یەکەمە ئەلان دیاری ڕادان کردم کردمە کردیدە یا کردیتە دووەم شخص کردیە کردی منە کردینە کردنە ئەما لێرەشە بشم شکلەی لە ترێ هەر سێم شخصیش هەست مەسەڵەن لە بڕێ ناوچەیشن کردگە یا مثلا ناو خود بشکل شارک قصر و کرماشانشن کردیه لوایشه بشن ولی او چیش تاکه معمول تره ایمه لیناوه جزو هاوردیم کردیه کردی منه کردینه کردنه نفیگیش هر واسه نکردمه نکردیده نکردیه نکردی منه نکردینه نکردنه بس فرا راحت بی و هر وقت ویارده ساده بی تنیا پیزیه کریه اما بشی منە ویاردێ بەردەوام یا گوزەشتەی ئەستەمراری لە گوزەشتەی ئەستەمراری ئیمە جیاوازیی لە فرێک لەناو لەهجەی لە کوردی و گشتی و یا زاراوەی لە کوردی و گشتی دیری من و تایبەت ئەگەر بای منە ناو کوردی خوارێن جیاوازیەکان لێ باوەتە تەنیا فرەترەوە بوون یعنی ئیمە دوونی من لە کوردی خوارێن یا کەلهۆڕی لهجه جیاوازێک هەست هەر لە ئیلام و کرماشان و خانەقین و تا بیجار بەگەر جیاوازیەکان ئیقرە نییەن یعنی لە بارە وشە لە بارە تاوانەن لە گشت بارێکە و لە بارە دەنیشە و تەنانەتێک
اما ایمه لناو استمرارگان یا اوانه که گویرده بردوام یا گذشته استمراری و حال استمراری ایمه جیاوازی لیک دیری من که لدریجه درسگان دواره و پانش آماجه کیم اما ایمه لناو بشه دو لهجه سرکی گرتی من سواره چو او دو لهجه که فراتریش بیان نیوسیایه و آخوار فراتری دیرن و تا رادک جیو کفتنه جیالیانه و کلی کردی که ایلام کرماشان و بیجار نوسیدن هیچ جوازی و گرد یک نرن تنیا اد زمان است و ایمه هر دو زمانه گلی را آوردی منه رانمونه اگر تماشا بکین مل بش یکم لهجه کرماشان نوسامه کردیام لروی دقیقا هل نزیک دوی مساویه لهجه بیجاری ایلامی نسامه یعنی لبان ورنگ کوکالگ نسامه بیجاری ایلامی چونکه هم لبیجار هم لایلام لنشانه استمرار یا بردوام دیک لوی کرمانجی استفاده کریت و لناو کردی خوارین و گشتی بش فریق علی سریاسه و هرچند که مثلا ناو کرماشان دونیم دیریم که دوینم و دبینم بیا یا فعلی لتر دیریم لوی تیام یا تی که لدی بیاد دواره یا چند لتر هست اما و گشتی لایلام و بیجار فراتر این نشانه و کار شد بس مل ناویا هر دو شیوه درس دم کردیام یا کردیای یا کردیایت کردیای من کردیاین کردیانیه باش لهجه کرماشانیه و لهجه ایلامی بیجاری بوده دکردم دکردید دکرد دکردی من دکردین یا دکردن و دکردن تنیا جوازیان یه بین که لیره باسیان کردی من ولنو یکد زمانه تر هند که وانش برسیم تاوتیویان اوکی و باش نرینیش لکرماشان بودن یکردیام یکردیای یکردیا یکردی من یکردیاین یکردیان البته لبری لهجه لمنطقه‌ایش نیش و نیششونه نکردم نکردی تنیا و گذشته ساده بنکار لجین یکردیام اما اوک درسترو نکبیشیم درستره اوک تیانه دنده او چارچو جیو بگیردن و بود از زوان نوسکیه که هر او لهجه کرماشان است یا ایلامه که لنیا استفاده بود را نفی کردنه بعد لهجه ایلامی و بیجاریش بودن نیا کردم نیا کردی نیا کرد نیا کردی من نیا کردین یا نیا کردن نیا کردن یعنی او دجور بیجه هست لبر منطقهش لسیم شخص دوم شخص جمع بودن نیا کردن یا نیا کردین هر دو وجه هست که دوی ایز نگاه نشانه نیشاتیه بس لنوع بش دیمن که جیاوازی لنوع دیگه لهجه هست نو گشت لهجه‌گان اتفاق کفید مثلا اگر تماشا نو کردی سورانیش بکیدن منطقه سلیمانی و گرد هولیری یا مهابادی یا جیاوازی لیدن هل نو صرفه فعلان هل نو استمراری شبانیم ادیرن اکردن و اکردم اوش دکرد رانمونه یا لناو جوازی ساختاری تریش است ولی و گشتی و یه آکام رسینه هرچند که لناو سورانیش تدونیدن برای و آنیو سنه برای و دانیو سنه یا طبیعیه لناو هر زوانی تانید اتفاق بکفید یا لناو کردی کرمانجی تماشا بکیمن لباکور دی لناو حالگان فریلیان سریاسه ورا نمونه بشن زانم لجی بشن دزانم یا کارم یا کانم میشن لجی دکارم اما لو نوسان هر بنی کار دزانم دکارم و الی آخر یه طبیعیه لنو هر زوانی تون اتفاق بکفید و اگر ایش در فت بودن حتما لبحث دی که من را دی لنو کردی سریان هو و یا نرم او بون جی خواندن دنگی لتر لدی چه نشانه لتر کنی بکفیدن او لگورین دی لیره مثلا استوی من لسر خود فعلگان قصه بکیمن بچی منه ویارده دور یا گذشته کامل کرده بوم آره کرده بود کرده بو کرده بومن کرده بون کرده بون
یا نشانه یا ویرده دوره یا گذشته کامل بعیده. نفیه بوده نکرده بیم، نکرده بود، نکرده بود، نکرده بیومن، نکرده بیون، نکرده بیون. و لیریش هم یه توضیح تر بیم. ایل نکرده بیوه خوب لزورم کرماشان و ایلام یعنی بیشی ما گشتی بیاگه هست بیوشین نکردیم، 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 نکردیم. ويا إما اللي وايشي من هي راسية أما اللي بري للناوتشانغان لوي خانقين يا بشي لكردي لفيلي بغداد يا بشي لكتر هاس ل منطقه قروه ويانا كوي كزارا وقسكان إيه بيا حفظ كردنا و تعنيدن يا لناو نوسمان لانكم وقت پیش نیاری بنویسری. را نمونه إما فعل قديريم لوي بو كنافية بودن نبو اما ایشیم نو لناو قصه کردن روزانه. اگر بتوی من آموزشی بی من خوب ایشیم نه که نشانه نفیه بضافه او فعل نیه لناو زوان او چست وقتی حالا که ایمال حالت عادیه بو دیریم بو نبو. خب یعنی بشه لگن که هر کسی توانه لیان استفاده بکرد و توانین استفاده نکن ولی وقتی وقت پیش نیاری توانه ناو نیستمان لیان و کار بگیریم. من را نمونه لناو مثلا اردلانی لسنه بوشی من یا بشه لتر لسورانی ای بیاد واره سری نسویشن کردوه لحالی که لناو نیستانشن کرده بوه کردو کرده بو. البته وان بش فریق لی حفظ کردن مثلا لمنطقه موکریان لمنطقه سلیمانی لبشی لتر ایشان کرده بو بیجا آخیوار فراتری دیرن ولی وقتیه وقت پیش نیاری گوار حال توانید لناو نیستمان جیو بکفیدن و ایمو ساختار نیستمانی داشتیم توانیدیش جیو نکفید و بونه و ایوه چل اگر تماشا بکن لجی کرده بیم اگر بینیسین کردومیش درسته یعنی هیچ جوازی نرن لحد یه پیشنیاره که هر کس توانیدن و هر شیوه بنویسیده. بچیمنه ویرده مرجی یا گذشته التزامی ارینی و نرینی هر دو بشوه یک خوانیم بکردام بکردای بکردا بکردای من بکرداین بکردان نکردام نکردای نکردا نکردای من نکرداین نکردان ییشه هم ارینی و نرینی هر دو بشیک نویسیه و تا رادگ لگشت منطقهان تا حدی نزدیک و یکن. بچی منه ویرده مرجی دورتر یا وجه شرطی التزامی دورتر لیره بکردیاتیام زمانی که لناو کردی تا رادیک بشیم لناو تاوره که من بزانم لناو چه کلهوری چه سورانی چه کرمانجی پاریزیایه که بس زمانی که تا انجامی نیایده ولی اگر و شایداتیات یعنی خویش سر و خوی بعدن ولی لناو آلمانیش نبی کنیوکتیف تسوایی کنیوکتیف دو را نمونه مثلا میشید اگر ای کار بکردیاتیام بلا مثلا ای اتفاق نکفت مثلا بس لچشتی که تا انجام نیایده یا آرزو اراته وی بونه وی یکم جار صرفیان که من و لدر فتیل لتر حتما نمونه تیریمن بکردیاتیام هرچند دلنا و لهجگان دونی برای جار آواز بشن بکردیات تام ایشن بکردیاتیات تام اجرا ایشن اما او شش که معمول تره ایملیره و تیام هاوردی مثلا تیا دونی بکردیاتیام بکردیاتیای بکردیاتیا بکردیاتیای من بکردیاتیاین بکردیاتیان نفیگیش هر واسه نکردیاتیام نکردیاتیای نکردیاتیا نکردیاتیای من نکردیاتیاین نکردیاتیان. پس این نمونه که تا حد رئال نیه لنوزوان و هرچند ایمالی استفاده که من اما را بس آرزو و امیده رو جره کوتم اگر درس بخوانه سیاتیام دوی او مثلا کار بکردیاتام
که یه نزدیکتر بود یا اگر گذشته تری پیاده آدم کار بکردی یا تیاتام ایسا مثلا وضعیت مالی هم خواستر بود. خب امرو وضعیت مالی خاص نیه، پس درس نخوانیم و کاریش نکردم. را نمونه ایشم یا زمانی که یا مثلا اگر پول بیاشتیاتیام تونستیم او زمان مالک بسینیاتیام هر دوانه بوده گذشته که نه پول داشتیده نه مال سنیده یه آرزوه امید تداشتیده و پی نرسیده. پس یه نمونه ل ویارده مرجی دیورتره. رای بشتر که بوده بش ایسه بردوام مل نو جلسه بانان چونکه نیخوازم گشت بشیل و یکو لپیشت سر یک بشی منان که سریع للی ما بشی ودن و دو باش یا سه باش لانه که مگه دو باش یا سه باش درسی آنده من که ولی قاطی کال نون قاطی نون و لدرسی لتریش حتما تمرینی لفرتریک و گردی که حال که من و تا برنامه ترو دریجه ای درسه مال آوا بنیش نخواش.